گفتوگۆکەم لەبارەی نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەند و گۆرانی بێژە هەرە دیارەکانی نێو گۆرانی و موزیکی کوردی کە ساڵانێکی زۆرە بە ستایلێکی تایبەتی خۆی خزمەت بە گۆرانی و موزیکی کوردی ئەکات. ئەو هونەرمەندەش بگومان کەمال محەممەدە کە زۆر جار لە بەرهەمەکانی ئەیبینین کە دەستگیرۆی بەشێک لە هونەرمەندانی گەنج ئەکات و دوێتیان لەگەڵەکات و بە چەندین تێکستی زۆر تایبەت و ناوازەوە بەرهەم پێشکەش با گوێگران و هەوادارانەکات لە ئێستاە نوێترین بەرهەمی خۆی لەگەڵ یەکێک لە هونەرمەندە لاوەکان کاویش هونەرمەندی لاو ئازیتا لوقمانە بەرهەمێکی تایبەتاویش بە ناوی خەونی ئازادیەوە پێشکەش بە هەوادارانی خۆی کات لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە. هونەرمەند کەمال محەممەد لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک باسی لە نوێترین بەرهەمی خۆی کردووە کە بەشەوەی دوێت لەگەڵ هونەرمەندی لاو ئازیتا لوقمان تۆماریان کردو و پێشکەش بە کوردانی ڕۆژهەڵاتیەکەن. خەونی ئازاتی ناوی بەرهەمە نوێیەکەی و هونەرمەندەیە کە تێکستی دیار هەڵەبجێ و ئاوازی شاد میرنامۆیە و بڕیارە بەم زوانە بڵاو بکرێتەوە.